شەشی سوپاس بۆخوای گەورە کە ئەمڕۆ یاریزانەکانم موفق بوون و لە ڕۆژ خۆیان بوون بە حەقت دەما یاری ڕاستەقینەی یانی وەرشی سەیسایەقا ڕۆحێت و غیرەت قووەت الحەمدولای ئێمە لە دوای شکستەکەی سیروان درکمان بە هەڵەکانمان کرد و تیپەکەمان ڕێخستەوە و توانیمان ئەمڕۆ سێ خاڵ بۆ خۆمان دەستەبەر بکەین بە حەقت من لە شانی یانی وەرشی دووە کەم ناکەمەوە ئەمڕۆ توانم بڵێم نیو تەشکیلەی یانی وەرشی دووەک خولی عێراقی بوو بەڵام لەخوا بەزیاد بێ یانی وەرشی سێسایەق و ئەمڕۆ بە ڕۆحێتێکی جیاواز و دەرکەوت و توانیمان بە خۆمان سێ خاڵەکە دەستەبەر بکەین بلعبة بيرينغهام فايدة ببين وهم طموحك باش بنعمل بلعبة فايدة بين بس ما حتى آخر مستوى باش تقديم كرد بس حكم لعبة مش نزاز همش قصد طارت كرد ما بوش برندم جول اگه خسارت بینو ان شاء الله خو باشتر برف کنیم بو یاریت بید ان شاء الله